بەردەوام جێگای ڕەخنە و نیگەرانیەکانی نەخۆش و هاوڵاتیانن. لە هەرێمی کوردستان 600 دەرمانخانەی یاسایی و زیاتر لە 2000 نۆڕینگە و دەرمانخانەی لاکۆڵان بوونیان هەیە. نەقیبی سەندیکای دەرمانسازانی کوردستان دەڵێت هەوڵی بەردەوام هەیە بۆ ڕێخستنەوەی سێکتەری دەرمان و ئەو کەسانەی مامەڵەی پێوە دەکەن. ئێمە ئەو شوێنەی کە لە سەندیکای دەرمانسازانی کوردستان و مۆڵەتی نەبێ پێناڵین دەرمانخانە. لەبەر ئەوە دەرمانخانەکانی کە هەن ئەو ژمارەیە کە باسم کرد ئەوانی تر هەمووی بە یاساییە و بەڕاستی ئێمە زۆر هەوڵمان داوە یاساجێ بەجێ بکرێەوە پەیڕەو بکرێ، بەڵامی تر وردەوردە لەگەڵ خەریکین. دەرمانی ساختەوە ماوە بەسەرچوو هاوردەکردنی بە شێوەی نایاسایی و قاچاق بەردەوام کێشە و گرفتی بۆ وەزارەتی تەندروستی دروست کردووە. دەرمانسازێک ڕایدەگەیەنێت بەرزی لە نرخەکان و خراپبوونی بەشێک لە دەرمانەکان پەیوەندی با کۆگاکردن و ئەو کۆمپانیانەوە هەیە کاکاری هێنان و مامەڵەی دەرمان دەکەن. نرخی دەرمانەکان دەگۆڕێ. ئەو شەریکانەی کە شەریکەی باشن نرخەکانیان گرانە. ئەوانەی کە شەریکەی عێراقین یان شەرق ئەوسەد نرخەکانیان مام ناوەدا. گۆرانی نرخ دەگەڕێت و چەند هۆکارێک. یەکەمیان ئەوەیە مەدخەرەکان، دوای لە شەریکەی ڕادێن دێتە مەدخەرەکان، دوای دێت بۆ دەرمانخانەکان. ئەمانە هەریەکە و سعری تایبەتی خۆی لەسەردادنێ. بەستاک و ئێستا نەیانتوانی وای عنی سعری هیچی سابت دابندرێت. بە پێی زانیاریەکان چەندین جار وەزارەتی تەندروستی و سەندیکاکان ڕێککەوتون لەسەر چۆنیەتی فرۆشتن و پێدانی دەرمان بە نەخۆش، بەڵام تا ئێستا ئاڵۆزی لە مامەڵەی دەرمان هەیە. لەم نێوەندە شاوڵاتی تێڕاماوە لەوەی چۆن بتوانێت دەرمانی کوالێت بەرزی دەست بکەوێت. بەرپرسانی وەزارەتی تەندروستیش ڕایدەگەێنن چاودێری و گەڕانی لێژنەکان بەردەوامە بۆ سزادانی ئەو دەرمانخانە و شوێنانەی پابەندی یاسا و ڕێنماییەکان نابن. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.